بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لبابتي واني فقه دسينا سر بابتي شي ديكا كبريتيا لا وشتاني كلن وجدا اگر انجاميان بدين ناپسندن بەو مانای نوێژیان پێ بەتاڵ نابێتەوە، بەڵام ئەگەر تەرکیان کەین و وازیان لێبێنین ئەجرێکی زیاتر و خێرێکی زیاترمان دەگاتێ و هەروەها دواتریش باسی ئەو شتانە دەکەین کە لە ناو نوێژدا ڕێگە پێدراونێ. خاڵی یەکەم کە ناپەسندە، مەکرووهە، شایستە نییە، گونجاو نییە لە ناو نوێژەدا بکەین، ئەوەیە لە ناو نوێژەدا خۆمان مەشغوڵ کەین بە چاکردنی جلەکانمان، دەست بە دم و چاوداهێنان، دەست بە ڕیژداهێنان، لەچک چاکردن، مێزەر چاکردن، تەسبیح و داروبەر لە دەستوەردان. هەر کارێک لە ناو نوێژێدا خۆتی پێوە مەشغوڵکەی و خۆتی پێوە سەرقاڵکەی بابەتێک نەبێ لە بابەتەکانی ناو نوێژ، بێگومان کردنی ناپەسندە. وەکو گوتم ئەو جۆرە حەرەکانە مادام حەرەکەی زۆری تێدا نییە نوێژەکەت بەتاڵ ناکەنەوە، بەڵام ئەجری نوێژەکەت کەم دەکەن و ئەگەر تەرکیکەی باشترە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو إذا قام أحدكم إلى الصلاة فإن الرحمة تواجهه. ئەگەر چوونە ناو نوێژێ ڕەحمەت و میهرەبانی بەرەو ڕووتان دێ فلا يمسح العصا، یعنی وردە بەردووشت لە ناو نوێژەدا لە دەستی وەرمەدە. بە قیاسی ئەوەی تەبان هەر شتێکی دیکە جل ڕێکخستن، دەست بە دم و چاوداهێنان، بە ڕیژداهێنان، مێزەر چاکردن، لچک چاکردن، خۆ ڕێکخستن و خۆهێنان و بردن لە ناو نوێژەدا شتێکی ناپەسندە، بەڵام ئەگەر حەرەکەکە زۆر نەبێت دیارە نوێژەکەی بەتاڵ ناکاتەوە، بەڵام ئەگەر نەیکەین ئەجرەکەی زۆرترە. ئەوە خاڵی یەک. خاڵی دووهەم، لە کاتی نوێژێدا کاتێک کە دەستمان دەگرین ناپەسندە دەستمان بخەینە سەر کەلەکەی چەپ، کە بەداخەوە هێندێک لە خەڵکی پێیان وایە سوننەتە لە کاتی نوێژێدا ئاوا دەستی بگری، کە بە پێگومانی ئەوە سوننەت نییە. سوننەت وایە ڕێک دەستت لەسەر سینگدا دەنەی، لەژێر سینگدا دەنەی، لەسەر ناوکتدا دەنەی، تەنانەت ئەگەر لەژێر ناوکشتی دانەی هەر دروستە. هەموو شێوازەکان حەدیث و فەرمودەیان لەسەرە، بەڵام ڕێک دەستت دانێ، نەک دەستت خوارکەیەوە بەرەو کەلەکەی چەپ، ئەوەشیان سوننەت نییە، مەکرووهە و ناپەسندە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەهی کردووە و قەدەغەی کردووە کە ئینسان لە ناو نوێژەدا دەستی بخاتە سەر کەلەکەی. خاڵێکی دیکە لە ناپەسندەکان، لە شتە مەکرووهەکان ئەوەیە کە ئینسان لە ناو نوێژەدا سەری بەرەو ئاسمان بەرزکاتەوە، کە ئەویش نوێژی پێ نابڕدرێ، بەڵام ئەگەر نەیکەی لە زیاتی ئاسمانێ سەیری شوێنی سوزدە و شوێنی کڕنۆشی خۆتکەی، بێگومان فکرت هێندە مەشغوڵ نابێت و ئەجرەکەت و خێرەکەت زۆرترە. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەیفەرموو لينتهين أقوام يرفعون أبصارهم إلى السماء في الصلاة أو لتخطفن أبصارهم. خەڵکێک هەیە بەردەوام لە نوێژەدا سەریان بەرەو ئاسمان بەرز کردوتەوە، یا دەبێ واز لەو سەر بەرزکردنەوەی بێنن، یا دوورنیە خوای گەورە بینایی چاوەکانیان لێ بستێنێتەوە. جا ئەگەر لێشت نەستێنێتەوە بینایی چاوەکانت کەمکە، یان بۆ تەوان ترساندنە کە یعنی گوناهەکە هێندە گەورەیە، ئەگەر بەهۆیەوە خوا بینایی چاوەکانیشت لێ بستێنێتەوە هیچ عەجایب نییە و هیچ جێگای سەرسوڕمان نییە، بەڵام دیارە خوای گەورە فەضل و ڕەحم و میهرەبانی زۆرە کە ئەو کارەش دەکەین وامان لێ ناکە. بێگومان دەبێ بزانین خوای گەورە زۆر چاکەی لەگەڵدا کردوین. بۆیە سەربەرزکردنەوە بەرەو ئاسمان و یا زۆر تەماشاکردنی دووری خۆت شتێکە پەیوەندی بە نوێژەکەتەوە نییە، ئەجری نوێژەکەت کەم دەکا، بەڵام نوێژەکەت بەتاڵ ناکاتەوە. بەعکسەوە ئەگەر واز لە تەماشاکردنی ئاسمان و دووربێنی تەنها سەیری پێشخۆتکەی ئەجری نوێژەکەت زیاترە.
یەکێکی دیکە لە خاڵەکان ئەوەی لە ناو نوێژەدا هەتا بکرێ وەک دەڵێ سەیری شتێک نەکەین کە دەبێتە مایەی مەشغوڵکردن و سەرقاڵکردنمان. دەرسەکانی پێشووتر باسی سترمان کرد کە گوتمان بەربەس بۆیە دادەندرێ بۆ ئەوەی سنووری تەماشاکردنی خۆمان کەم بکەینەوە، ئەو شوێنەی لە نوێژەدا تەماشای بکەین مەسافەیەکی کەم بێ. جا ئەو جێگای کە نوێژی لێ دەکەی هەتا بکرێ شوێنێکی سادە بێ، زەخرەفە و ڕازاندنەوە و جوانکاری تێدا نەکرابێ، بەو بەرماڵەشی کە ئینسان نوێژی لەسەر دەکا، بەو دیوارەشی کە ئینسان نوێژی لە پێشەوە دەکا، هەتا بکرێ ئینسان لە ناو نوێژەدا خۆی مەشغوڵ و سەرقاڵ نەکا بە سیرکردنی شتێک کە دەبێتە مایەی ئەوەی کە خەیاڵ و فکر لە ناو نوێژەکەی بڕوە. هەرچەندە وەکو گوتمان نوێژەکەی بەتاڵ ناکا، بەڵام ئەجری نوێژەکەت کەم دەکا و ئەگەر شوێنەکەت سادە بێت و فکرت مەشغوڵ نەبێ بەو شتانەی لە پێشتن، بێگومان پاداشتەکەت زۆرترە. خاڵێکی دیکە لە مەکروهات و ناپەسەندەکانی ناو نوێژ دیتێ لەوەی چاو نوقاندن و چاو داخستن لە ناو خەڵکیدا، کە چاو داخستن و چاو لەسەر یەکتردانان لە نوێژەدا لای زۆرێک لە عولەما کارێکی ناپەسەندە، لەبەرەوەی دەڵێن دەبێتە مایەی ئەوەی کە خەڵکێک لەوانەیە گومانی ئەوەت پێ بواتە ئەتۆ مەبەستت لەو چاو داخستن و چاو نوقاندنە لەوانەیە ڕیابازی و خۆ بە چاک پیشاندان بێ. ئەوە یەک. و لە لایەکی دیکە فعلا ئینسان کە چاوی داخست بە حسابی خۆمان ئێمە بۆیە وا دەکەین خەیاڵ فکرمان زۆر نەڕوە، بەڵام بەڕاستی کە چاوت دادەخەی عادەتەن خەیاڵ و فکرت بۆ شوێنی دوورتر لەڕوە. لە جیاتی چاو داخستن ئەگەر دیقەت و تەماشاکردنەکەی خۆت وردکەیەوە و کورت هەڵێنی لە شوێنی سوزدەکەتدا، ئەو کاتە تەنها بەوەندە شتانە مەشغوڵی کە لە شوێنی سوزدەکەتدا دانراون. بەڵام کاتێک چاوت لەسەر یەک دادەنەی و وەک دەڵێ دنیایەک وەک دەڵێ خەیاڵات و فکر بە مێشکت دادێ کە هەیە لە ناو نوێژەدا شەرق و غەرب دەکا، هەزار معاملە و کرێن و فرۆشتنی دەکا، بێگومان چاومان بکەینەوە چاکترە. هێندێک لە عولەماش دەفەرمون ئەو چاو داخستنە لە کەسێکەوە بۆ کەسێک کە حوکمی جیاوازە، ئەگەر لە شوێنێک بووی لە جێگایەک بووی ئەو شتانەی تەماشات دەکردن مەشغوڵیان دەکردی سەرقاڵیان دەکردی بە چاو داخستن زیاتر فکر و زەینت دەکەوتە ناو نوێژ و خەڵکیش چاوی لێت نەبوو، ئاساییە چاویش داخەی و هیچ مەکروهیەت و ناپەسەندیەکیشی تێدا نییە. بەڵام ئەگەر لە ناو خەڵکیدا بووی عادەتەن چاوت دانەخەی چاکە، و ئەگەر شوێنەکەت شوێنێکی سادە بوو چاوت دانەخەی چاکە، سەیری شوێنی سوزدەکەی خۆتکەی لە جیاتی چاو داخستن ئەجرەکەی زۆرترە. یەکێکی دیکە لەو شتانێک کە لە ناو نوێژەدا ناپەسەندن، دەرسەکانی پێشووتر باسمان کرد کە وتمان ئەگەر کەسێک سەلامی لێکردی ڕێگە پێدراوە بە ئیشارەتی دەست جوابی سەلامەکەی دێەوە، بەڵام ئێمە سەلام جواب دەینەوە یا جواب نەدەینەوە، کامیان چاکترە؟ بێگومان جواب نەدەینەوە، وەڵامی سەلامەکەی هەڵگرین بۆ دوای سەلامدانەوە و بەدەنگ جوابی ئەوەکەی دەینەوە. بۆیە ئەگەر کەسێک سەلامی لێکردی و بەدەست جوابت دایەوە نوێژەکەت بەتاڵ نابێتەوە، بەڵام جواب نەدانەوەی چاکترە و جوابی سەلامەکەی هەڵگری بۆ دوای نوێژەکەی چاکترە. خاڵێکی دیکە لە ناو نوێژدا نەیکەین باشە بریتێ لەوەی کە دەموچاوی خۆمان و دەممان بە هیچ پەڕۆ و بە هیچ شتێک دانەپۆشین، دەممان کراوە بێ، دەموچاوان کراوە بێ لە حاڵەتی نوێژدا، و لە بینی سوجدە و لوت، یعنی نێوچاوان و لوت و زنگڵ یا زەوی یا فەرش هیچ شتێک لە بینماندا نەبێ، بە تایبەتی ئەو کاتێک کە لەسەر عەرز نوێژێ دەکەی تەبیعیە لەسەر گڵەکەی مەگەر درک و داڵی لێ بێ بزانێ ئەزیەت دەدا شتێکی دانەی بۆی ئەو درک و داڵە ئەزیەت نەدا، تەبیعیە ڕێگە پێدراوە. بەڵام چاکتر و باشتر وایە ئینسان سەری بخاتە سەر بەرد یا دار یا گڵ، یان ئێستا کە هەمووی فەرشە و ڕاخەرە، ئەو فەرش و ڕاخەرانەی کە نوێژی لێ دەکەی سەرتی لەسەر دانەی و نێوچاوان و لوتت لەگەڵ زەوی تەختکەی چاکترە
لە بینی خۆت و لە بینی ئەو زەویەدا هیچ شتێکدانە نەی ئەوەی شیعە بەردی دادەنێن بێگومانی ئەوە سنەت نییە یان هەیە جاری وایە لە مزگەوتێش بە حسابی خۆی لەوانەیە پێی وابێ کەسێک پێی لەوێ داناوە یان بێزی نایەتەوە جاری وایەوە وەسوەسەیە شتێنی خۆی یان کلێنکسێک یان پەڕۆیەکی تایبەتی پێیە بێگومان ئەوانە باش نین ئینسان لەگەڵ خەڵکی ئاسایی خۆی گیانە کاتەوە باشە ئیلا لە حاڵەتێکدا وەکو گوتم ئەگەر ئەو شوێنەی نوێژی لێ دەکەی بەردێک بێ زۆر گەرم بێ نێوچوانی سووتاندی طەبیعیە شتێکی لێدانەی زۆر سارد بێ سڕێکان نەتوانی سوز دەکەی بەتەواوی ببەی طەبیعیە درک و داڵی لێ بێ بزانی درک و داڵ لە دموچاوت ڕادەچێ خێریژنی خۆت ئەزیەت دەی بەڵام بەبێ گومانی ئەگەر نێوچاوان و لوتت بە جوانی لەگەڵ زەوی تەخت و جوود ببن ئەجرەکەی زیاترە و خێرەکەی زیاترە خاڵێکی دیکە یەکێکی دیکە لە مەکروهات و شتە ناپەسندەکان ئەوەیە کە ئەگەر خواردن حازر بێ ئەتۆ بچی دابەسێ نوێژە حديث صحيح پیغمبر صلى الله عليه وسلم عائشة دجرتوا پیغمبر فرمتي إذا وضع العشاء وأقيمت الصلاة فابدأوا بالعشاء أجر خواردن إذا وضع العشاء أجر خواردن داندرا وقامت نوێژش کرابوو یەکەم جار خواردنەکەی بخۆن ئەو جار بچون بۆ نوێژ تەنانەت ئەو کەسانەی کە نوێژش بە جەماعەت دەکەن لە مزگەوتێ ئەگەر خواردن دابدرێت بۆ خۆی حەزی لە خواردنەکەی بێ بە تایبەتی برسی بێ بە برسێتی نەچێ بۆ نوێژێ چاکترە خواردنەکەی بخوا باشە و خواردن حازر بوون عوزری جەماعەت نەکردنیشە و ئەگەر نوێژەکە بە تەنهاش بووی بەبێ گومانی لەو حاڵەتانەشدا ئەگەر خواردن دانرا یەکەم کە خۆت برسیت بوو یان جاری وایە خەڵکێک لەسەر تۆ ڕادەوەستێ لەسەر تۆ پەکیان دەکەوێت بۆ خواردنەکەی تۆ دەبیە مایی ئەوەی خەڵکانێک ئینتیزارت کەن و ناڕەحەتیان کەی لە هەردوو حاڵەتەکاندا ئەگەر نوێژەکەت مەترسی توانی لەسەر نەبێت مەجالی مابێت و کاتی مابێ خواردنەکەت خۆ یەکەم جار ئەو جار نوێژەکەت کە بەداخەوە زۆر جار بە تایبەتی ئافرەتان شتان بە حسابی خۆیان بە نیەتی باش جاری وایە سفرەی ڕادەخەن خواردن و خواردنی دادنێن ئەو ئەندامانی خێزان هەمووان لەسەر سفرەی جێ دەکەنەوە جار بە خۆیان دەچندا دەبەستنە نوێژێ تا ئەو نوێژەکەی تەواو دەکا خەڵک لە خواردنەکەی بۆتەوە هەنی ئەو هەم خۆی تەوان بێبەش دەکا و هەمیش ناڕەحەتی بۆ ئەو کەسانەی کە چونکە عادەتەن ئەندامانی خێزان بەیەکەوە دەست پێکەن خۆشە بەیەکەوە کۆتایی پێبێنن خۆشە وی لەو حاڵەتانەدا کە خواردن حازر بوو و بە تایبەت برسیت بوو یان خەڵکێک بەهۆی تۆ مەحتەل بوو نوێژکردن یعنی خواردنەکە یەکەم جار ئەو جار نوێژەکەی بکە خێرەکەی زۆرترە خاڵێکی دیکە لە شتە مەکروه و ناپەسندەکان ئەوەیە کە ئەو کاتە ئینسان دەستنوێژی قورسە دەستنوێژی گرانە زۆر میزی دێ و زەختی لەسەرە پیسایی زەختی بۆ دروست کردووە هەیە دەڵێ بۆی دەستنوێژەکەی جارێکی دیکە هەڵ نەگرمەوە یا تااقەتی نیە دەستنوێژی هەڵ بگرێتەوە بە دەستنوێژێکی قورسەوە بە زەختێکی زۆر کردن لە خۆی دەچێت نوێژەکەی دەکات بێگومان ئەو نوێژە ناڵێن دروست نییە بەڵام مەکروهە و ناپەسەندە و ئەجری نوێژەکەت کەم دەکاتەوە چونکە هەمومان دەزانینەوە حاڵەتێکە لە هەموو کەسێکدا هەیە ئەو کاتێک کە شتە پیسەکان پیسایی و میستینت بۆ دێنێ خەیاڵ و فکرت هەر لە لای ئەوەیە کەی نوێژەکە تەواو بێت و کەی نوێژەکە کۆتایی پێبێ بۆی بچە خۆت ئاسایی کەیەوە فکر لە نوێژە نابێ خەیاڵت لە ناو نوێژە نابێ بۆیە چاکتر وایە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ثلاث لا تحل لأحد أن يفعلنا سێشت حەڵاڵ نییە هیچ کەسێک بیکە لا يؤم رجل قوما فيخص نفسه بالدعاء دونهم دروست نییە کەسێک ببێتە ئیمامی خەڵکی دوعاکانی تەنها بۆ خۆی بێت و خەڵکەکەی شەریک نەکا لە دوعاکردنێدا کە بەداخەوە ئێستا زۆرێک هەندێک لە ئیمامەکان لەبەر نەزانین جاری وهەیە ئەو دوعانەی کە دەیکەن مەسەلا اللهم اغفر لي خەڵکیش لە پشتەوە ئامینی بۆ دەکا دوعاکە هەر بۆ خۆیەتی ئامینەکەش بە خەڵکی دیکە دەکا ئەوە حەڵاڵ نییە فإن فعل فقد خانهم دەفەرمێت ئەگەر وای کرد ئەوە ناپاکی لەگەڵ کردوون ولا ينظر في قعر بيت قبل أن يستأذن حەڵاڵ نییە
سەیری ناو ماڵی هیچ کەسێک بکەین بەبێ مۆڵەت ئەگەر وات کرد دیسان فقط دەخل بێگومان يعني وەگەوەی وایە چوو بێ ناوی بەبێ ئیزن ولا يصلي وهو حاق حتى يتخفف يعني با هیچ کەسێکی شتان نوێژێ نەکە ئەو کاتەی لەشی قورسە لەشی گرانە بەهۆی پیس و میزایی هەتا خۆی سوک دەکات هەتا بارە قورسەکەی لە کۆڵخۆی دەکاتەوە بۆیە نوێژەکە دروستە بەڵام ناپەسەندە حەدیثی کەمان هەیە دەفەرمێت لا يصلي بحضرة الطعام ولا هو يدافع الأخبثين نوێژێ مەکەن ئەو کاتەی خواردن حازرە خواردنەکەی بخۆ و جار نوێژەکەی بکە وەکو مەگە نوێژەکەت نەچێ و هەروە ئەو کاتەی میز و پیسایەتینت بۆ دێنن یەکەم جار خۆت سوک کە و دەستنوێژەکەت هەڵگرەوە ئەو جار نوێژەکەی بکە ئەگەر جەماعەتیشت بچێ خێرەکەت زۆرتر دەگاتێ لەوەی کە بە لەشی قورس و گرانەوە نوێژێ بکەیت خاڵێکی دیکە یەکێکی دیکە لە مەکروهات و ناپەسەندەکان پێیتێ لەوەی ئەو کاتێک کە خەوت دێ خەواڵووی نوێژان بکەیت نوێژی فەرز بێ یا سونەت بێت تەنانەت نوێژی فەرزیش وەکو گوتم ئیلا ئەگەر مەترسی ئەوەت لەسەر بێ نوێژەکەت بچێت دروستە بیکەیت ئەگەر نا ئەگەر خەوت هات سنەت وایە بخەوی یەکەم جار خەوەکەت فڕێدەی ئەو جار بە شێوازێک نوێژە بکەیت زەین لەسەر نوێژەکەت بێ پێغەمبەرمان دەفەرمێ صلی الله عليه وسلم إذا نحس أحدكم فليرقد ئەگەر خەوتان هات یا باوێشتان هاتنێ لە کاتێکدا کە دەتانەوێت نوێژە بکەن بخەون حتى يذهب عنه نومه هەتا خەوەکەی لا دەچێت فإنه إذا صلى چونکە ئەگەر نوێژە بکەی وهو ناعس خەواڵو بی لعله يذهب يستغفر بەڵام فيسب نفسه لەوانەیە بە خەیاڵی خۆی بیەوێ داوای لێخۆشبوون بکا لەخوا بەڵام ئاگای لێ نییە جنێو بەخۆی دەدا وهروها أبو هريرة لحديث كلا تفرمي إذا قام أحدكم من الليل فاستعجم القرآن على لسانه أجر يكتان هستايا وبوشو نويجو قرآن لسر زاري قرز بولخوان بزحمة قرآني بودهات فليدري ما يقول فلم يدري ما يقول نيد زاني تدالي فليلتجع بابسي راك شب خوي أوش كخوالو بوي خوت هات زاني بنوجد ناسي توظيف خوا أو جار نوێژەکەت ئەگەر نوێژەکە واجب بوو و ئەگەر نوێژەکەت سنەت بوو بێگومانی نوێژی سنەت بە خەواڵووی نەیکەی چاکترە لەوەی کە بە خەواڵووی بیکەیت چونکە بە خەواڵووی نەفیکرت لە سەریەتی و لەوانەیە جاری واهەیە جۆرە کەلیمەیەکیش بڵێ معنای غەڵەت بدە خاڵێکی دیکە التزام مكان خاص من المسجد شوێنێکی تایبەت و ئەوە تایبەتکەی بەخۆت لە مزگەوت یا لە هەر جێگایەکی دیکە ئەوەش چاک نییە لە مزگەوت لەکوێ چۆڵ بوو بڕۆ لەوێ دانیشە و لە ماڵی خۆشت محاولە مەکە نوێژەکانت هەمووی لە سوچێکی دابێت و جێگای نوێژت دیار بێ چونکە ئەو شوێنەی کە ئینسان سوزدەی لەسەر دەبا لە قیامەتێ دەبێتە شاهید بۆت شاهیدیت بۆ دەدا لە مەسلحەتی تۆ شاهدی دەدا و چاک وایە و باش وایە ئینسانی موسڵمان لە کاتی نوێژەدا شوێنی سوزدەکانی بگۆڕێ بۆی لە قیامەتێ شاهیدت زۆر بن ئەوانەی کە شاهدیت بۆ دەدەن و جێگای سوزدەبردن و شوێنەواری سوزدەکانت زۆر بن بۆی لە قیامەتێ شاهیدەکان چونکە یەک لەوانەی لە قیامەتێ دەبێتە شاهید بۆمانە و شوێنەیە کە نێوچاوانت و لوت و قات و ئەندامەکانی جەستەتی لەسەردادنی لە کاتی نوێژێدا بۆیە دەکرێت بەڵێ نوێژی شوێنی تایبەتت هەبێ ناڵێ نوێژەکە دروست نییە بەڵام چاکتر وایە نەیکەین ئەو شتانە بوون کە مەکروه بوون ناپەسند بوون ئەدی ئەو شتانێک کە لە نوێژەدا هەر نابێ بیانکەین ئەوانە زۆر معلومن خواردنەوە هەرچی پێی بگوترێ خواردن و خواردنەوە لە ناو نوێژەدا بیخۆی یا بیخۆیەوە نوێژەکەت بەتاڵە تەنانەت تف ئەگەر بە ئەنقەز لە ناو دەمتیدا خڕکەیەوە و دوایە قوتی دەی پێی بگوترێ خواردنەوە بڵغەم و ئەوەی کە پیسە تەوان دێتە دەرێ جاری وایە کەسێک لە جەماعەتیدا مەجالی نیە بە حیساب خۆی فڕیدا قوتی دەداتەوە یان خواردن لە ناو دەمیدا ماوەتەوە شیرینیە یان کەمیش بێ بەس پێی بگوترێ خواردن لە ناو نوێژەدا قوتی دەی نوێژەکەت بەتاڵە بۆیە هیچ خواردن و خواردنەوەیەک لە ناو نوێژەدا نابێ بکرێ ئەگەر کردت نوێژەکەت بەتاڵ دەبێتەوە ئەوەیە خاڵێکی دیکە
هەر قسەیەک لە ناو نوێژێدا بکەین ئەگەر پەیوەندی بە نوێژێوە نەبێت نوێژەکەمان بەتاڵە. هەر قسەیەک لە ناو نوێژێدا بان قەست بیکەی پێی بوترێ قسە کەلام معنای هەبێت و بە ئیرادەی خۆت و بەویستی خۆت بیکەی لە ناو نوێژەدا نوێژەکەت بەتاڵە. ئەو هەمان ئەوانە دەزانین بۆیە زۆر لەسەریان ناڕۆین. خاڵێکی دیکە وەکوتم حرەکەی گچکە و حرەکەی بچووک لە ناو نوێژەدا بکەین، تۆزێک بۆ پێشەوە بچی، تۆزێک بۆ دواوە بچی، بۆ ڕاستت بچی، بۆ چەپت بچی و لە قیبلە لانەدەی نوێژەکەت بەتاڵ ناکاتەوە. بەڵام بە ئارەزووی خۆت چیت حەز لێ لە ناو نوێژەدا بیکەی بە کەیفی خۆت ئەو سەر و ئەو سەری بکەی پشت و ڕوود لە قیبلەیکەی بێگومان ئەو کاتەش نوێژەکەت بەتاڵ دەبێتەوە. خاڵێکی دیکە هەر کەسێک ئەوانەمان باس کردوونە پێشتریش لە بابەتی دیکە ڕوکنێک لە ڕوکنەکانی نوێژی بان قەست تەرک کرد، نیەتی نەهێنا ئەڵڵاهو ئەکبەری دابەستنە نوێژی نەکرد، سوجدەیەکی نەبر، ڕوکوعێکی نەبر، لە ڕەکەعاتێکدا فاتیحای نەخوێن، بێگومان ئەو نوێژە بەتاڵە. دەبێ ڕوکنەکەی بکاتەوە یان دەبێ هەموو نوێژەکەی دووبارە کاتەوە، یا تەنها ڕوکنەکەی دووبارە دەکاتەوە و نوێژەکەی چا دەکاتەوە وەکو لە سوجدەی سەهوودا باسمان کرد. و ئەگەر نەیکرد نوێژەکەی بەتاڵە. خاڵێکی دیکە دەڵێن پێکەنینی بەدەنگ لە ناو نوێژەدا ئینسان ئەنجامی بدە نوێژەکەی بەتاڵ دەبێتەوە. بەڵام ئەگەر تەنها زەردەخەنە بێ، تەنها پێکەنینێک بێ کە ددانت بە دەرکەوێت و دەنگی نەبێ، سەوتی نەبێ، ئەو نوێژەکەی بەتاڵ نابێتەوە. بەڵام قاقا پێکەنینی بەدەنگ و هەموو پێکەنینێکی بەدەنگ دەبێتە مایەی بەتاڵکردنەوەی نوێژەکانمان. صلی الله علی سیدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.